لە دوای ڕاپەڕینە مەزنەکەی مانگی ئاداری 1990 یەکەم ڕۆژنامەی ڕۆژانە لە هەرێمی کوردستان دەرچوو کە تاوەکو ئێستا بەردەوامە. ڕۆژنامەی کوردستانی نوێ لە 12/1992 ژمارە سفری دەرکردو بووە یەکەمین ڕۆژنامەی کوردی کە بە ژمارەیەک لە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێم مۆڵەتی فەرمی وەربگرێت. ڕۆژنامەی کوردستانی نوێ هەر لە یەکەم ژمارەی دەرکردنیەوە تاوەکو ئێستا توانیوێتی ڕۆڵەکی گرنگ بگێڕێت بۆ بەرەو پێشچوونی ڕۆژنامەگەری کوردی و هەرەمە ژوای کردووە کە ڕۆژنامەکە ببێتە قوتابخانەیەکی گەورە بۆ پێگەیاندنی سەدان ڕۆژنامەنووس و کادری ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان و قەڵەمەکانیان لە خزمەتی ئەدەب و هونەر و سیاسەتی هەرێمی کوردستان بەگەڕ بخەن و وەرچەرخانێکی گەورە لە ڕاگەیاندنی کوردیدا بکەن. ڕۆژنامەی کوردستانی نوێ دوا بە دوای ڕێنمایی و بروسکەیەکی سەرۆک مامجلال بڕیاری دەرکردنی لێدرا و هەر خۆشی خاوەنی چەندین وتاری گرنگ و مێژوویە کە لە ڕووپەڕی ئەو ڕۆژنامەیەدا بڵاوی کردوتەوە. دوا بە دوای دەرکردنی ژمارە سفری ڕۆژنامەکە تاوەکو ئێستا بە بەردەوامی ئەو ڕۆژنامەیە خزمەتێکی گرنگ و بەرچاوی ڕاگەیاندنی کوردی کردووە و سەرچاوی باوەڕپێکراوی دام و دەستگاکانی هەرێمی کوردستان بووە و خاوەنی چەندین پاشکۆ بووە بەناوەکانی ئەدەب و هونەر و ستادیۆم و خێزانی کوردستانی نوێ و کاکێشان و کەشتین و حکوردستانی گەنج و ئەدگار و چەندانی تر جگە لە چاپکردنی دەیان پاشکۆ کتێبی فکری و سیاسی و ئەدەبی و ڕۆشنبیری. ڕۆژنامەی کوردستانی نوێ دوای ئەوەی ستافێکی شارەزا و لێهاتووی بۆ دیاری دەکرێت لە 12 کانونی دووەمی 1992 ژمارە سفری لێچاپ و بڵاو دەکرێتەوە کە لی نووسرا بوو کوردستانی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستان دەری دەکات و شاری هەولێر بووە بنکەی سەرەکی ڕۆژنامەکە و لە چاپخانەی ڕۆشنبیری ڕۆژنامەکە چاپکرا. توانە عومەر، کوردسات نیوز، سلێمانی.